سڵاو لێبێ سڵاو ئێوەش ئەمەوێت ئەوم پێ بڵێ ئایا هۆکاری کۆچی گەنجان بۆچی ئەگەرێتەوە ئێمە بینین ساڵانە گەنجانێکی زۆر کۆچەکەن بۆ دەری وڵات بە بڕای تو هۆکاری ئەم کۆچە بۆچی ئەگەرێتەوە هۆکاری کۆچی گەنجەکانمان بۆ دەرەوەی وڵات چەندین هۆکارە یەکێک لە هۆکارەکان چاولێکەریە هۆکارێکی تر ئامانجی دەوڵەمەند بوونە هۆکارێکی تر ئەوەیە کە خۆی لەم سەکەن و لەم مەسکەنە نادۆزێتەوە وجودی خۆی لێرە نادۆزێتەوە ئەگەڕێ بە دوای وجودی خۆیان لە وڵاتێکی تر زایدەن هۆکاری تریشمان هەیە حەزی سێکسی و گەنجایەتی و کۆمەڵی ئازادی کە لە کللتوری کۆمەلگای کوردی دەست ناکەێت